شێواندنی سروشت یعنی سروشتی هەمووانە تەنها مڵکی تاکە کەسێک نییە حیزبێک نییە وڵاتێک دەوڵەتێک نییە پێویستە بە هەمومانەوە وەکو چۆن پارێزگاری لە ماڵی خۆمانەکەین پارێزگاری لە سروشت بکەین زۆر بەداخەوە لەم ڕۆژانەیە بینیمان کە چۆن دارەکانی هەرێمی کوردستان بڕانەوە و لەلایەن وڵاتێکی کەی غەیری هەرێمی کوردستانەوە کە بران بەمەبەستی توجاری و بەکارهێنانیان بۆ سوودی خۆیان شێواندنی هەرێمی کوردستان و سروشتی هەرێمی کوردستان یعنی بەلای منەوە وەکو چالاکوانێک دووبارە ئەنفالکردنەوەیە دووبارە کیمیابارانکردنەوەیە هیچ ینی هینێکی جیاوازێکی وایتیا بەدی ناکەم چی مرۆڤێک بکوشی دوودارێک ببڕێتەوە ینی ئێمە ئەگەر سێری ئەوە بکەین سروشتی هەرێمی کوردستان تا بێت لە چاو وڵاتانێکەیە ئێمە گەرماییمان زۆرترە ڕێژەی گەرمایی زیاترە هاوینان بە هەمان شێوە و پاشان لە زستانیشە ئەگەر بێت و ئێمە پارێزگاری لێ نەکەین یعنی بەداخەوە زەرەرمان بە تاکی خۆمان گەیاندووە و ئەرکی پارێزگاریکردنیش یەکەم لە ئەستۆی دەوڵەتە لە ئەستۆی لە حکوومەتە و ئێمە کە دەوڵەتێکی سەر بە خۆمانە لە ئەستۆی حکوومەتایە بێ پارێزگاری لێ بکرێ و وەزارەتی ژینگە و چالاگوانانی ژینگەش بە هەمان شێوە بەڵام من خۆمەکو چالاگوانێک یعنی ئەگەر حکوومەت پشگیری چالاگوان نەکا لەسەر ئەوەی کە پارێزگاری لە ژینگە بکرێت چالاگوان چیپی ئەکرێت با ئەو پەڕی ئەگەر زۆری دەسەڵاتی شێبێ بڕاشکاتکە لە محکمەی نێودەوڵەتی هیچێکی پێ ناکرێت ینی بەداخەوە ئەمە لە ئەستۆی حکوومەتایە ئەبێ حکوومەت پارێزگاری لێ بکات ئەوە ئێمە سیرەکەین ئەمە دیاردەی وشکە ساڵی ئێستا لە ئەم ساڵاکە هەیە ئەگەر بواە چەند بەنداوێک دروست بکرایە ئێمە حاڵمان بە ئەمەنە ئەگەشت سێرەکەین ڕۆژهەڵات ئاومان لێگرێتەوە تورکیا لەولا ئاو ئەگرێتەوە زەرمەند هەر هاوڵاتیە لە بری ئەم هەموونەوتەی کە بە قاچاق ئەبرێت و بە هەدەر ئەدرێت چەند بەنداوێکی پێ دروستکرایە زۆرترین ڕێژەی بارانبارینش لە هەرێمی کوچووک ئێمە ناوچە شاخاویمان زۆرە بەڵام ناتوانین ئیسفادە لەو بارانە بکەین کە ئەبارێ بە زستانە بۆ چونکو ئێمە گلدانەوەی ئاومانە بەنداوێکمانە کە ئاوەکەی تیاگل بدرێتەوە ئێستا ئێمە گەر هەڵەبجە وەربگرین بەلای کەم و هەڵەبجە پێویستی بە سێ چوار بەنداو هەیە هەم ڕێژەی بارانبارین ما باشە لە شاخەکانە و زەویمان هەیە بەڵام پێویستەکە حکوومەت ڕێگە چارەیەک بۆ ئەمانە دابنێت نەک حکوومەت خۆی هاوکار بێت بۆ نەمانی ئاو هاوکار بێت بۆن بڕینەوەی ژینگەی جوانی کوردستان ینی ئەگەر هەر وڵاتێکی کە وایە ئێستا ئەوای مفاوازەی بکردایە لەگەڵ تورکایە بۆ ئەو بڕینەوەی دارانە کە کردویانە بڕۆ وڵاتان ساڵانە چەندێک گەشتیار ڕویانتێکە ئەگەر ئێمە سەوزاییمان نەمێنە گەشتیار لەکوێوە ڕوومانتی ئەکات تەنها بۆ ناو ئاو بێت کە ئاوەکانیشمان نەماوە جا منم بە ئەرکی حکوومەت ێزانم چالاگوانیش هەرچێکی پێ بکرێ کراوە هەر کەس هێڵی گەرمی ڕاگەنراوە چالاگوانانی ژینگە بەڵام بەداخەوە ئەم ئەرکی حکوومەتە چالاگوان دەسەڵاتێکی وای نییە کە بەرەنگاری حکوومەت بێتەوە و سنوورێک بۆ ئەم شێواندنی ژینگەدا بنرێت و ئێستا خاڵێکی کەش کە تر وەرزی گەرمایە و پوش و پاوانەکان سوتاون ئەبێت لێرەشەوە ئێمە هۆشیاری بینکەوە دووبارە زیان نەگەیەنرێتەوە بە پوش و پاوانەکانمان چونکو سووتان ساڵانە چەند دووبارە ئەبێتەوە ئێمە هەوڵ بن ڕێگری لەو سووتانش بکەینکەوە برا فەلاحەکانمان زەویەکانیان نەسووتێنن و ئاگاداری ئەوانەی کە لەو کەژ و کۆسارانەیان ئاگر نەکەنەوە هەتاوەکم زیانمان بەربکێت و گیان لەبەرانشمان لە دەست بچێت. بەداخەوە بەم دواییانە و لە بزات لە ئەم ساڵاکە هەرێمی کوردستان و جیهان بەگشتی ڕوبەڕووی قەیرانی ئاوە بنەوە و ڕوبەڕووی وشکە ساڵی بووینەوە ئێمە لە هەرێمی کوردستان ئێمە پێویستمان بۆ بوو کە هەنگاوێکی جدی بنین بۆ ئەوەی ژینگە بپارێزین و ئەو دارستانانەی کە لە هەرێمی کوردستان هەندیان پارێزین بەداخەوە ڕژێمی تورکیا وەک هەمیشەیە کاری لەسەر شێواندنی سروشتی کوردستان کردووە ئەم دوایانەش هەسان بە بڕێنەوەی دارستانەکانی کوردستان و شێواندنی ژینگە و سروشتی کوردستان ئێمە پێویستە بۆ هەرێمی کوردستان لە ڕووی یاساییەوە و لەسەر ئاستی وەزارەتەکان لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران و لە حکوومەتی عێراقی بە هەمان شێوە ڕوبەڕووی هەموو شێواندنێکی سروشت بینەوە و ڕوبەڕووی حکوومەتی تورکیا بینەوە کە هەوڵیان داوە بۆ شێواندنی هەر چۆن کارەکەن بۆ شێواندنی چوارچێوە و نەخشەی کوردستان کاریان کردو بۆ شێواندنی کوردستانیش
ئەمە لە ڕووە قانونیەکەوە و ئێمەش وەکو پێویستە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و پێویستە ئەمە لایەنە حکوومیەکە ئێمەش وەکو ڕێکخراوەکان پێویستە دەنگی خۆمان بگەین بە تایبەت ڕێکخراوە ژینگەیەکان کاری جدی بکەن و هەڵمەتێکی سەرتاسەری بۆ دژایەتیکردن بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو کارەی حکوومەتی تورکیا بکەین بۆەوەی دەنگی کورد بگەێنینە دەنگی ڕێکخراوەکانی کوردستان لە بواری ژینگەیە بکەین لە سەراسی جیهان ئیشی لەسەر بکرێ و کارێک بکەین کە ئیتر چیتە دارستانەکانمان نەبڕێنەوە ژینگەمان نەشێوێنرێ جینۆسایدی ژینگەکانمان نەکرێت کە من هەمیشتواڵم درەختەکانمان هەروەکو ئینسانەکان ئەنفال کران درەختەکانیشمان ئەنفال نەکرێن بۆیە پێویستە کاری جدی بکرێت لێرە و لەوێ هەوڵ و هەڵمەت هەیە بەڕاستی بەڵام پێویستمان بە هەڵمەتێکی سەرتاسەری هەیە پێویستمان بەوە هەیە کە دەنگی کوردگەێنی لە جیهان دەنگی کوردگەێنینە ڕێکخراوەکانی ڕێکخراوە جیهانیەکان کە کار لەسەر مەسەلەکانی ژینگەکەن و ئەم دەنگەی کورد بگاتە ئەوان بۆەوەی چیتر ژینگەی کوردستان وێران نەکرێت.